دیارە لە دوای ساڵی 2014 تاوەکو ئێستاکە فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەمیشە لە دڵەڕاوکێدا بوونە، چونکە هەم بەهۆی ئەوەی کە مووچەکانیان لە 30 ڕۆژ زیاتر تێپەڕیوە ئینزاوەریان گرتووە، هەمیش دەستکاریکردنی مووچە جارێک بە ناوی پاشەکەوتی مووچە، جارێک بە ناوی گلدانەوەی مووچە، جارێک بە ناوی چاکسازی، جارێک بە ناوی خانەنشینی ئەو مووچانەی ئێمە گلدراوەتەوە، بۆیە ئێمە هەمیشە لە دڵەڕاوکێداین. ئاخیر لێ دوایین پرسبابەتێک ئەوەیە کە ئێستاکە لە نێوان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەوە سەرۆکی پەرلەمانە، ئەوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە، ئەوە ئەنجومەنی وەزیرانە، ئەوە وەزارەتی ناوخۆیە، قسە دەکەن لەسەر ئەوەی کە مووچە دەستکاری دەکرێت، مووچە دەستکاری ناکرێ. بۆیە ئێستا فەرمانبەران لە دڵەڕاوکێدان، چونکە ئێمە بەرچاومان ڕوونیە لەبارەی ئەوەی کە وەکو مافێکی یاسایی هەمانە کە پێی دەگوترێت مووچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان، بۆیە هیوادارین ئەم بابەتە یەکلایی بکرێتەوە، چی دیکە فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەستیان پێ نەکرێ، جارێک بە 35 ڕۆژ مووچە، جارێک بە دەستکاریکردنی مووچەکانیان. بەیانی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە یەکێک لە بەڕگەکان ئەوەیە کە باسی لایەنی ئابووری هەرێمی کوردستان دەکرێتن بە شێوەیەکی گشتی. پێشتریش ئەو بابەتانە زۆر گفتوگۆی لێکراوە، زۆر قسەشی لەسەر کراوە لە ڕاگەیاندنەکان و خەڵکێکیش هەر لە خۆیەوە هەندێک لێدوانی داوە، هەندێک دەڵێن مووچە دەبڕێتون، هەندێک دەڵێن دەرماڵە دەبڕێتون و هەندێک قسەی نابەجێ دەکەن. حقیقەت ئێمە ڕۆنمان کردوتەوە کە بارودۆخی ئابووری دنیا تێک چووە، هی عراق تێک چووە، هی هەرێمی کوردستانیش وەکو بەشێک لەو عراق و لەو دنیاە بە تاکید کاریگەری لەسەر کردووە. بەڵام هەتا ئێستا هیچ بڕیارێک نەدراوە و من نازانم ئەو بەڕێزانەی کە باس لە بڕینی مووچە دەکەن زانیاریان لەکوێ هێناوە، چونکە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نە بڕیاری داوە و نە نیازیشی هەیە دەستکاری حقیقەت مووچەی خەڵک بکاتن. و مووچە و دەرماڵەی خەڵک بۆ ئێمەش گرنگە و هەر لە سەرەتای کابینەوە ئێمە ڕامانگەیاندووە، ئێمە حازر نینە هەروە بە ئاسانی دەست بۆ مووچە و دەرماڵەی خەڵک ببین و لای ئێمە ئەو بابەتە گرنگە دراسەی دەکەین. دوای ئەوەی کە ئەنجومەنی وەزیران بڕیاری خۆیدا لەبەر ڕۆشنایی هەموو ئەو بارودۆخەی کە ئێستا تێیدا تێدەپەڕین، بڕیار دەدرێتونە ئەو کاتە پێویست ناکە ئەوەندە خەڵک لە پەیج و لە لێدوان و لەو شتانە باز بکەن. ئێمە ئەوەی هەیە بە سەراحەت، بە شەفافیت، بە ڕاستگۆیانە بە خەڵکی خۆمانی دەڵێن، بەڵام تا ئێستا هەرچی ئەوەی کە گوتراوە هەمووی هیچ ئەساسی نییە و حکوومەت هیچ بڕیاری نەداوە و ئاخر شتیشە کە حکوومەت بڕیاری فکری لێ دەکاتەوە.